شەڕی نێوخۆیی سوودان لە نیسانی 2023دا لە نێوان دوو هێزی سەرەکی سەربازی هەڵگیرسا و با درێژایی 2025ش بەردەوام بوو کە سوپای سوودان با فەرماندەیی فەریق عەبدولفەتاح ئەلبورهان و هێزەکانی پشتیوانی خێرا با ڕێبەرایەتی محەممەد حەمدان دەقڵ و حەمیدەتی بوو. شەڕەکە بەهۆی کێبڕکەی دەسەڵات و ناکۆکی لەسەر تێکەڵکردنەوەی هێزەکانی پشتیوانی خێرا لەگەڵ سوپا دەستی پێکرد. بەڵام هەر خێرا بۆ جەنگێکی وێرانکەر گۆڕا کە زۆربەی ناوچەکانی وڵاتەی گرتەوە. بەهۆی بەردەوامی شەڕ و پچڕانی پەیوەندیەکانیش ئامارەکان گۆڕانکاریان بەسەردادێت. بەڵام بەپێی ڕاپۆرتە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان با فەرمی باس لە کوژرانی زیاتر لە 15,000 بۆ 20,000 کەس دەکرێت. هاوکات هەندێک خەمڵاندنی دیکە ئاماژە بەوە دەکەن کە ژمارەی ڕاستەقینەی کوژراوان لە نێوان 40 بۆ 150,000 کەس بێت. بە تایبەت لە ناوچەکانی خەرتوم و دارفور لە هەمان کاتدا دەیان هەزار کەس بریندار بوون کە زۆربەیان چارەسەری پزیشکیان پێ ناگات. لەو شەڕە ماڵوێرانکەر و کاولکەرەدا چەندین کۆمەڵکوژی ئەنجام دراون کە تێیدا بە پلەی یەکەم پەنجەی تۆمەت بۆ هێزەکانی پشتیوانی خێرا ڕادەکێشرێت. زۆربەی کۆمەڵکوژیەکانیش لە ساڵی 2025دا لە شاری ئەلفاشر ئەنجام دراون دوای کۆنتڕۆڵکردنی شارەکە لەلایەن ئەو هێزانەوە لە 26 تشرینی یەکەمدا. بەو هۆیەشەوە نەتەوە یەکگرتوەکان هاتە سەرخەت و سەرکۆنەی هێرشەکەی کرد و داوای دەست بە جێڕاگرتنی جەنگی لەو وڵاتە کرد. هەر بەهۆی ئەو جەنگە ناوخۆییەشەوە سوودان لە ساڵی 2025دا ڕوبەڕووی یەکێک لە گەورەترین قەیرانە مرۆییەکانی جیهان بووەتەوە و زیاتر لە 11 ملیۆن کەس لە ناوخۆی وڵاتەکەدا ئاوارە بوون. مەلیۆنان کەسی دیکەش ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە و وەک پەنابەر ئاوارەی وڵاتانی دراوسێی وەک میسر، چاد، باشووری سوودان و ئەسیوبیا بوون. ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ساڵی 2025 بە ساڵی کارەساتی بێدەنگ لە سوودان ناودەبەن و نەتەوە یەکگرتوەکانیش هۆشداری دەدات و ڕای دەگەیەنێت نزیکەی 25 ملیۆن کەس کە نیوەی دانیشتوانی ئەو وڵاتەن پێویستیان بە هاوکاری بەپەلە هەیە. هاوکات کەرتی تەندروستیش بێ بەش نەبووە لەو کاولکاریەی وڵاتەکەی گرتووەتەوە و زیاتر لە 70% بۆ 80% نەخۆشخانەکان لەو ناوچانەی جەنگیان تێدایە لە کار کەوتون. بەتاو نەخۆشیەکانی وەک کۆلێرا و مەلاریا بەهۆی نەبوونی دەرمان و ئاوی پاک بڵاو بوونەتەوە. هەر بەهۆی ئەو جەنگانێ و خۆیەوە ژێرخانی ئابووری وڵاتەکە خاپوور بووە و زیانی مادی زۆری پێگەیشتووە. شاری خەرتومی پایتەخت کە ناوەندی ئابووری و سیاسی بوو زۆرێک لە کارگە و بانک و زانکۆکانی بە تەواوی خاپوور کراون. هەروەها ئابووری وڵاتەکە بە تەواوی دارماوە و دراوەکەی بەهایەکی زۆری لەدەستداوە و هەڵاوسان گەیشتووەتە ئاستێکی پێوانەیی. بارهەمە کشتتوکاڵەکان کە سەرچاوەی سەرەکی بژێوی دانیشتوانەکەیەتی با ڕێژەیەکی مەترسیدار کەمی کردووە و باشێکی زۆری ماڵ و مڵکی هاوڵاتیان و کۆگاکانی خۆراک لەلایەن هێزە چەکدارەکانەوە تاڵان کراوە. جێی ئاماژەیە ململانەی نێوخۆیی سوودان تەنیا شەڕێکی ناوخۆیی نییە، بەڵکو وڵاتەکە بووەتە گۆڕەپانی ململانەی بەرژەوەندی هەرێمیەکان. ئیمارات بە پشتگیری سەربازی و دارایی هێزەکانی پشتیوانی خێرا لە ڕێی چادەوە تۆمەتبار دەکرێت. لا بەرانبەردا میسریش پشتگیریەکی بەهێزی سوپای سوودان دەکات و با هاوپەیمانێکی استراتیژی خۆی بۆ پاراستنی سەقامگیری ناوچەکەی دەزانێت. هاوکات رووسیا لایەنێکی دیکەی ململانەکانە و پەیوەندی نهێنی لەگەڵ هەردوو لایەنی بەشەڕ هاتوودا هەیە.